پرسی بە فەرمی ناساندنی ئەو تاوانانەی بە درێژایی مێژووی حکومڕانی ڕژێمی پێشوو لە عێراق کە بەرامبەر گەلی کورد کراون وەک کۆمەڵکوژی و بەنێدەوڵەتکردنی هەنگاوێکی زۆر گرنگە. هەوڵەکان بەو ئاڕاستەیە لە ئێستادا بە کەموکوڕی ئەنجام دەدرێن و لەژێر یەک چتردا کۆ نەکراونەتەوە پەرتەوازن. بە درێژایی دەسەڵاتی کوردی لە دوای ڕاپەڕینی 91 و دواتریش لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز لە ساڵی 2003 نەتوانراوە لەسەر ئاستی جیهانی و هەرێمایەتی بکرێنە کەیسێک و لەو ڕێگەیەوە ستەم لێکراوی گەلی کورد بە جیهان بگەێنرێت. لە ماوەکانی ڕابردوودا هەر یەک لە پەرلەمانی کوردستان و پەرلەمانی عێراق لە بەرواری 4/4/2008 لە یەک ڕۆژدا پرۆسەی بەناو ئەنفال و کیمیابارانی گەلی کوردیان وەکو جینۆساید ناسان. لەسەر ئاستی جیهانیش هەر یەک لە بەلجیکا، هۆڵەندا و سوید ڕاگواستن و کۆمەڵکوژی گەلی کوردیان بە جینۆساید ناسان. فەڕەنساش وەک کۆتا وڵاتویستی هەنگاوێکی لەو شێوەیە هەڵبگرێت کاتێک پەرلەمانی ئەو وڵاتە پرۆژە بڕیارێکی تایبەتی بە جینۆساید ناساندنی کۆمەڵکوژی و ئەنفالی هاوڵاتیانی کوردی خستە دەنگدانەوە. بەهۆی ئەوەی حیزبی حکومڕانی ئەو وڵاتە حیزبەکەی ئیمانوێل ماکرۆنی سەرۆکی فەڕەنسا بەشداری دەنگدانی نەکرد، لە کۆی 27 پەرلەمانتار 17 پەرلەمانتار پرۆژە بڕیارەکەیان ڕەت کردەوە و تەنها 10 پەرلەمانتار دەنگیان پێدا، بەمەش پرۆژەکە پەسەند نەکرا. با بڕوای چالاکان و شارەزانی ئەو بوارە لە ئێستاشدا سەرەڕای ئەو کەم و کوڕیانەش ژمارەیەک هەنگاو نراون، بەڵام لە ئاستی گەورەی تاوانەکە دانین و بە کورتی تێڕوانینێکی ڕاستەقینەیان تێدا بەدی ناکرێت. بە درێژایی 18 ساڵی ڕابردوو کورد چەندین پۆستی باڵای لە حکوومەتی عێراق هەبووە، نەیتوانیوە هەوڵی پێویست بدا بۆ ناساندن و گەیاندنی دەنگی ستەم لێکراوی گەلی کورد. ئەوەی ماینی گەرانیە هێندەی کار بۆ بەرژەوەندی حیزبی و تاکە کەسی کراوە، ئەوەندە بیر لە بەرژەوەندی گەلی کورد نەکراوەتەوە. هەر ئەمەش وای کردووە لەسەر ئاستی جیهان کەمتر لە پەنجەکانی دەست ئەو پرسە بە جینۆساید ناسێنرابێت. ئەگەر بە پێی یاسا کارپێکراوەکانی نەتەوەی گرتوەکان بێت، گەلی کورد زۆر کارەسات و تاوانی بەسەردا هاتووە کە بایی ئەوە هەن بچنە چوارچێوەی جینۆسایدەوە. سالار مەحموود سکرتێری یەکێتی نووسەرانی جینۆسایدی کوردستان ئاماژە بەوە دەکات ئامادەکردنی پرۆژە بڕیاری ناساندنی کۆمەڵکوژی کورد لە کوردستانی عێراق وەک هەوڵێک بۆ ناساندن گرنگ بوو. لەوەش گرنگتر چووە نێو بەرنامەی کاری پەرلەمانی فەڕەنسا و خرایە دەنگدانەوە، بەڵام دەنگی پێویستی نەهێنا و نەبوو بە بڕیار. جەختیشی کردووەتەوە پێویستە لێکۆڵینەوە لە هۆکارەکانی پشگیری نەکردنی پرۆژەکە لەلایەن ئەوانی دیکەوە بکرێت و بەردەوامی بە پەیوەندی و هاوسۆزی لەگەڵ ئەوانەی دەنگیان پێداوە بدرێت. ئاماژەشی بەوە کردووە دیبلۆماسیەتی کورد لە فەڕەنسا لاوەز و بێکاریگەرە، تەنانەت ناتوانن ئەو پرۆژانەی خەڵکی دیکە بۆ کوردی دەکات هاوپشتی بۆ دروست بکەن و ڕای سیاسی و گشتی ناوە کوردستانی لێ بە ئاگا بێن و ڕەوەندی کوردی نادیدە گیراوە. ئەگینا ئەگەر پێشتر کەمپین بکرایە و پەیوەندی و هاوپشتی لەگەڵ ئەو هێزە گەورە مرۆیە بکرایە، ئەوا دەیانتوانی بە چالاکی مەدەنی لەبەردەم پەرلەمان و ساڵۆنەکانی دیکە ڕۆڵ ببینن. گرنگی بە فەرمی ناساندنی ئەو پرسە لەلایەن پەرلەمانی فەڕەنساوە ئەگەر سەری بگرتایە بۆ ئەوە دەگەڕێتەوە ئەو وڵاتە ئەندامی هەمیشەیی ئەنجومەنی ئاسایشە، ئەو پرۆژە ببوایەتە بڕیار پەلی دەکێشە بۆ ئاستی باڵا. بەو پێی کاریگەری بڕیار لە پەرلەمانی فەڕەنسا وەک پەرلەمانی وڵاتانی دیکەی ئەوروپا نییە.